سڵای خۆی گەورەتان لە بێخوێنکاران پێم خۆش بوو لە بابەتی ئەمڕۆیە باز لە چی بکەم باز لەوە بکەم کەوا چۆن بتوانن لە ڕەمەزانە لە ڕەمەزانی پیرۆزدا سایەکانتان بکەن لەبەر ئەوەی زۆر خوێندکار کێشەی ئەوەیان هەیە لەوەی کە ئەڵێن ئێمە ناتوانین سای بکەین ئێمە کە برسیمانە بێ ناتوانین سای بکەین و کۆمەڵە کێشی تیران هەیە لە مانگە پیرۆزەدا هەوڵێن ئینشاڵڵا بە پشتیوانی خۆی گەورە لە ڤیدیۆی ئەمڕۆیە باز لە هەموو چارەسەری ئەو کێشانە بکەین کە وا خوێندکار ڕوبەڕووی ئەبێتەوە لە مانگە پیرۆزەدا بەتایبەت لەبارەی بابڵین سایکردنە یانیش قوتابخانەیە وەکو ئاگادارن مانگی ڕەمەزان وەکو لە ڤیدیۆکانی پێشووتریشە باسم کردووە بەڕاستی مانگی پرخێر و بەرەکەتە ینی گومانی تیان نییە ینی هەر کەسێک ئیتر تۆ خوێندکار بێ هەر کەسێک بیت ئەم مانگە بفەوتێنی لەوەی کە بە ڕۆژوو نەبی لەبەر ینی ئۆزیەکی شەرعی و نەبێت بەڕاستی ئەو مرۆڤە خەسارەتمەندە باشە کەواتە گرنگیە مانگەمان بۆ دەرکەوتۆ کە چەند گرنگە تۆ لە مانگا بە ڕۆژوو بیت و پرچ و عیبادەتەکانە ئەنجام بیت ئەمە لەلایەنی ئەوەی کە مانگی پیرۆزی ڕەمەزان چەند مانگێکی پرخێر و بەرەکەتە و سەرەڕای ئەوەی کە هەموو ئەو شتانی کە ئەکەوێتە ڕەمەزان و بەڕاستی پڕ بەرەکەتە لە گرنگترینیشان کاتە بەڕاستی کات باشە ئەگەر بێت و بە وردیەوە سێری بکەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە سوبحانەڵڵا ینی کە بۆ مەرجی کە تۆ کاتەکانە ڕێخست بێ و بەو شێوازی کە دواتر لە ڤیدیۆکە باسیەکەم ئەگەر بێت و ژیانە بەم شێوازە بڕوات و ڕۆتینێکی باش دابنی بۆ خۆ بەڕاستی بەرەکەت لە کاتەکانتە ینی هێشتا کاتە لە ئەمێنێتەوە لەبەر ئەوە ئینشاڵڵا لەگەڵمانە بن لە درێژایی ڤیدیۆکە باز لە خوێندکارانە ئەەکەم کە هەم بەیانیانن هەم نێوەڕوانن چۆن بتوانن لە مانگە پیرۆزیە بتوانن سعی بکەن و ئینشاڵڵا لە هەمان کاتیشا بە ڕۆژوو بن بە شێوەیەکی گشتی باز لە ئەواکەم کە تۆ ینی ئەم ڕۆتینەدا ئەنەم بۆتان جا من بۆ خۆم ئیسفادەی زۆرم لێ کردووە هیوادارم ئێوەش ئیسفادی لێ بکەن ناڵم ئیلا ئەبێ هەمان ڕۆتین ئەنجام بەنیان هەمان ڕۆتین پێڕۆ بکەن نا بەڵام ئەگەر بێت و ئەم ڕۆتینە ئەگەر هیچ بۆنم نەخۆت ڕۆتینێکی دیاریکراو نییە باشە بۆ ئەو خوێندکارانە بەسوودە یان سوودی لێ وەرەگرن بەڵام ئەگەر تۆ خۆت ڕۆتینێکی باشە هەیە و هیچ کێشەیەکە نییە لەگەڵیە بەڕێ من هەر ڕۆتینی خۆتێکمێ و بۆ شێوازە بەردەوام بە باشە ئێستا باز لەوە بکەین کە تۆ شەوانی ڕەمەزان کاتژمێر چەند بخەوی بۆ ئەوەی کە بتوانانی بەیانێکی بۆ نمونە چالاک بیت و بتوانانی سایەکانە بکەیت پێش هەموو شتێک تۆ وەکو خوێندکارێک پێویستە کاتژمێر 10 بۆ 11 لەناو جێگا بیت و خەوت بێتی باشە وەکو خوێندکارێک ئەبێ ساعت 10 بۆ 11 لەناو جێگا بیت مەڵێ وەڵام ماڵۆمان جەنگە خەون و نازانم چی و تۆ ئەبێت جیاواز بیلاوان تۆ خوێندکاریت باشە مشکی تۆ جیاوازە و بەرپرسیارەتی ترێ لەسەر شانە کەماڵەوە ئەو بەرپرسیاریتان لەسەر شانیە کە تۆ بریتێ لە سایکردن و بەدەستهێنانی نمرەیەک باشە کەواتە وەکوتم تۆ ئەبێ کاتژمێر شەوان کاتژمێر 10 11 یان بەلایانی زۆر و کاتژمێر 12 لەناو جێگا بێت باشە و دواتر بڕوانن وەکو ئاگادارن و ئەو فەرمودەیەتان بیستووە کە خۆی گەورە سەیەکی شەو یەتە ئاسمانی دنیا و بەندەکەی هەرچێکی بێ خۆی گەوری بووی جێبەجێیەکات هەتا ئەتوان لەو کاتیا دوعا بکەن ینی مەبەستم ئەوەیە کە بڵێم ئەگەر بتوانن نیو کاتژمێر یان کاتژمێرێک پێش بانگی عفو بکەن پێش پاشێو باشە پێش پاشێو پێش بانگی بەیانی پێش پاشێو بەخەبەر بن و لەو کاتیا دوعا بکەن بپارێنەوە قورئان بخوێنن زیکر بکەن لەخوای گەورە زۆر بپارێنەوە ینی هەر شتێکە لە دنیا بتانەوە یان لە قیامەتە بتانەوە بەدەستی بێنن لەو کاتیا داوای لەخوای گەورە بکەن ئینشاڵڵا خۆی گەورە یارمەتیتانات و بۆتان بە ئەنجام مێگەێنین ئینشاءڵڵا ئەمە سەبارەت بەوەی کە بۆ نمونە ئەگەر توانیتان کاتژمێر ینی مەبەستم ئەوەیە 3 بۆ 3:30 شەو هەستن لە خەو یان مەسەلا گەر ناتوانن ئەو جێبەجێ بکەن ئەتوان کاتژمێر هەر 4 هەستن بۆ پاشۆ ئیتر لە دوای ئەوە بۆ نمونەکە تۆ هەڵەسیت هەوڵ بە لەگەڵ ماڵەوەیانان حازر بکەنانی پاشۆ حازر بکەن بێکەوە و زائیدن کە تۆ هەڵەسی لە خەو بۆ نمونە گڵۆب ئیشەکات ئێستا سپاس فۆقە کارەبا هەیە لە کاتی پاشێوە گڵۆب ئیشەکات ئیترنان حازر ئەەکەی جەستە و ئەژوڵێنی ئاوکی بۆ دەم و چاوتانە نەخۆی ئاو خۆی ئیتر جەستە و چالاکە بێت هات سەرەتا کاڵەسی لە خەو خەواڵویت بەڵام دواتر جەستە و چالاکە بێت شتێکی تریشان بیر نەچێ کە هەستان لە خۆبیانیان سیواک بکەن سیواک بەڕاستی بێژگەلەوەی کە سونەتێکی گەوری پێخمەری خوامانە درود و خوا لەسەر بێ لە هەمان کاتا زۆر باشە کۆمەڵە سوودی تەندروستی تری هەیە لەولایەنەوە ئەوە سوودە تەندروستەکانی باز ناکەم بەڵام لەوەی کە ئەنجامدانی سیواک لە بەیانیانە کاستای لە خەو لە پاڵ ئەوەی کە زیکرەکانی بەیانیانە خوێند وەکەڵە خەوکە و ئەڕوادیانی
جستێکی چالاکە پێ بەخشێت باشە هیوادارم تاقی بکەنەوە مانگێ دوومان لە سەرێک ئەنجامی بن تا ببێ بە خۆی یەکتیاتیانە لە دواتریشە ئەمە سەبارەت بە ئەوەی کە وەکوتم ئێوتۆن نانە خۆی نوێژەکی نوێژی بەیانی ینی کە ئەم کردارانە ئەنجامی تقریبا خەوکە تەزڕێ ئیتر خەولی ناکێ بەڕاستی گوناحە لە دوای ئەوەی کە تۆ پاشێوە کرد دیسان بخەویتەوە بەڕاستی زۆر تۆ گوناحە بەرەکەت باشە لە ناو ئیسلامە بەرەکەتی کاتەکان بە تایبەتی لە ناو بەیانیانایە کاتی بەیانی بەرەکەتی کێچگای زۆریتیایە هەوڵبان ئەو کاتە ئەگەر بۆ نمونە تۆ تەلەبەی مامۆستای نازانم پزیشکی هەر چیەک بیت کارێک گرنگەکانی لەو دووسێ کاتژمێری سەرەتای ڕۆژەکەدا ئەنجام بە بەڵام وەکوتم لە دوای کە تۆ نوێژی بانی ئەنجامەی گریمان کاتژمێر با بڵین 5 بانگەیە تۆ تیرکە نوێژی بانی و ئەنجاممە کاتژمێرێک دابنێن بۆ قورئان خوێندن و قورئان ختمکردن و زیکرەکانی بەیانیان و پەرستش و تاعات و دوعا و ئەم بابەتانە باشە ئەو کاتژمێرە تەرخەم کەم بەما تقریبا تا کاتژمێر 6 بەیانی ئەگەر ئێوە بەیانیان بن لە کاتژمێر 6 بەیانی تا کاتژمێر 7 ئەو کاتژمێرتانەمێنێتەوە چیت ئەکەن سعی ناکەن با بڵین وەک سعینا سعی بە شتێکە وترێت کە تۆ هێشتا هیچ ئەو بابەتە و نەخوێند بێ بەڵام من پێتانەڵم پێداچوونەوەی وانەکانی ئەو ڕۆژە بکەن گریمان بۆ نمونە تۆ ئەمڕۆ داوامە هەیە ساعت 6 بەیانیە دوای ساعتێکی تر بۆ نمونە داوامە دەست پێەکە ئەو کاتژمێرە چیەکی ئەچی بە وانانە ئەچیتەوانی کە دوێنە سعیدا کرد بوو بۆ ئەمڕۆ باشە ینی کە دوێنی هاتووتەوە وتوتە بزان بەیانی چیمان هەیە گریمان چواروان و هەیە ساوی لە چواروانەیە کردووە بەڵام ها جوان ساویتیان نەکردووە یا شتێکە جێ هێشتووە لەو کاتژمێری بەیانی ئەتوانی بەیانی زوو لەو کاتژمێرە بەسەریانە بچیتەوە بەڕاستی زۆر ئیسفادی لەکەن ینی هەنەجار هەنێ خوێندکار هەیە پیانەڵی نهێنی یەکەم بۆ نێچیان زۆر شت ناڵن باشە بەڵام ئەمە هۆکاری سەرکی نیە بەڵام خەڵکی گرنگەلەوەی کە هۆکاری ئەوەی کە ئەو خوێندکارانە یەکەمەنیان زۆر جار مالوماتەکانیان ببیرێتەوە ئەوەیەکەوە ئەوان پێداچوونەوە ئەکەن بە تایبەتیش لە بەیانیانە باشە ینی ئەوان سعی خۆیانەکەن وەکو پێم وتن سعیکردن جیاب بکەنەوە لە پێداچوونەوە کاتێک ئێمە باسی سعیکردن ئەکەین عادەتەن مانای ئەوەیە کە تۆ یەکەم جارە بابەتەکە ببینی دوو لاپەڕە سعیتیاکی ئەڵە دوو لاپەڕە سعیتیا بکە تا ئێستا و بابەتە و نەخوێندووە بەڵام هەمان دوو لاپەڕە پێوترێ پێداچوونەوە ئەگەر بێت ڕۆژ دوایی بە خێرایی بە 5 دقە بێ 10 دقە بێ بەسەر ئەو بابەتە بچیتەوە بە خێرایی زانیارەکان دووبارە ئەچێتەوە مەشک و ئەچێتە یازگەی درێژخایەنەوە ئیتر بیرێ ناچێتەوە یان ئەگەر بیرێ بچێتەوە لانی کەم درەنگ بیر دەچێتەوە باشە ئەمە وەکو پێم وتن ئەم کاتژمێرە دانن بۆ ئەوەی کە پێداچوون بەوانەکانی ئەو ڕۆژەتانە بکەن ئەگەر وانەشتان نەبوو هەڵبەن بۆ نمونە ینی هیچ سایەکتان نەبوو ئەتوانن سای ڕۆژێکی تر بکەن ئەتوانن بۆ نمونە ڕۆژێک مامۆستا پێتانەڵێ گریمان پێنجشەمە ئیمتیحانە توێشتا 5 ڕۆژە ماوە بۆ ئەو ڕۆژە بەڵام هەڵ بە ئەو ڕۆژە بێکی قەیچێکە گەری سایەکە نییە باو ساعتە و نەڕوا بەڕاستی دوای گەر بێت و بۆ نمونە لە مەکتەب بن وەکو پێم وتن بەڕاستی من لەگەڵ ئەوانی بخەونەوە ئەیتر خۆتان ئەخەونەوە کەیفی خۆتانە من پێم وتن ئەگەر ڕۆتینێکی باشتان هەیە لەگەڵ ئەو ڕۆتینیان مرتاحن ئۆکێ بەڵام ئەمی کە من ئێڵم بەڕاستی ئەستەکەم ڕۆتینێکی زۆر باش بە تایبەتی وەکو پێم وتن بۆ خوێندکارانی کە تا ئێستا ڕۆتینیان نییە کاتژمێر خۆت حەزرەکەی بۆ مەکتەب باشە اینجا هەڵبان ینی بەجددی هیچ کاتێکی تەمەتان بەزیان نەڕوە ینی کە تۆ ساعت حەوت گریمان تا حەوتونی و گریمان ئەگەر پاسە هەبێ یا خۆت بڕۆ یا بۆ نمونە جاری وای ساعت 8 ڕۆی بۆ مەکتەب ئەم ساعتە چیەکی ینی کە تۆ خۆ حەزرەکەیت و خۆ ئامادەکی بۆ مەکتەب تەنها ئەو نەبێت کە جلەکانێکی تەبەرانی هەوڵ بە بەدەم جلەکانتەوە بۆ نمونە چەند سنەتێکی پێغەمبەر درود و خای لەسەر بەجێ بکە کە لە کاتی جل لەبەرکردن ناچی وتووە لە کاتی جلداکە ناچی وتووە لە کاتی توزانم ڕۆیشتنە دەچوون لە ماڵچی وتووە هاتنەوە لە ماڵچی وتووە هەنێ سنەتێ لە بریکەن یان دەمتان بەزی کرد بێ یان هەر قورئانێک کە لە بەرتان کردو بۆ نمونە هەوڵبن ئەو ڕۆژە بیڵێنەوە دوعای چەند دوعای بکەن بۆ نمونە ناوەکانی خوایگان هەوڵبن لەم ڕەمەزانە هەمووی لەبەر بکەن و ڕۆژانە چەندانێکیان بڵێنەوە هەموو ئەمانە بەرەکەتەکەنە تەمەنتان بەرەکەتەکەنە کاتێکانتان بەرەکەتەکەنە دڵخۆشیتان بەرەکەتەکەنە سایکانتان ینی گوناه نییە خۆ ئەنجامینێن کە شتێکی وای تێناچێ بەڕاستی هیچی تێناچێ یان ئەتوان بۆ نمونە مەسەلەک لە کاتی خۆ ئامادەکردن بۆ قوتابخانە قورئانێک لەبێ لە مۆبایلەکەتە تۆ گوێی لێت بگری یان مەسەلا بنێتی ئەوی کە هەر ئەوەی کە مێشک مرتاح بێ یان هەنێک کەسەیە قورئان لێ بنێتی ئەوی کە قورئانەکە لەبەر بکە باشە یان بۆ نمونە کتێبێکی دەنگی ئەتوانن لە یوتیوب گوێی لێ بگرن کتێبی دەنگیمان زۆر سپاس بۆخوا لە ئێستا یان ئەتوانن گوێ لە پۆدکاستێ بگرن باشە یان بابەتێکی تری بە سوودی کۆمنتارێکی تر بێت لە بەیانیە تۆ مۆبایلەکە دەخێتە لاو
بە سەماگوێی لێگرێگەر ماڵەوە خەوتە بێ خۆت ئاماداکەی کەواتە ئەو کاتانەشە بقۆزارەوە حتا کاشی بۆ مەکتەب دەمە بەزی کرد بێت ینی بۆی هەر هەنگاوی کە تۆ عینیت بۆ مەکتەب خۆی گەورە ئینشاڵڵا چاکەیەکی بۆ بنووسێ تر دوای گریمان وەکو پێم وتن ئەگەر بێت و بەیانیان بن ساعت 8 داوامتان دەست پێکە ئەمە باسی قوتابخانە ناکەم ئەگەر نازانکۆ و پەیمانگەکان جیاوازە ئەگەر لە مەکتەبی بۆ نمونە لەوانەیە ساعت 1 بێتەوە هەنێ مەکتەبی نمونەیەش هەیە ساعت 2 یان 2 لێ ئەبنەوە بەڵام بەگشتی با بڵین ئەگەر بێت و ساعت 1 لێ بیتەوە باشە ئەگەر بێت و ساعت 1 لێ بیت و هاتی تۆ ماڵەوە ئەو ساعت 1 بخەوە باشە هەتاکەی هەتا نوێژی عەسر یعنی کاتا ئەنی تەڵەن توی تۆ ماڵەوە نوێژ نیوەڕۆ ئەکەیت ئەو گومانیتانە کەیتەوانێ چونکە هیلاکی لاوانەیە تونی و بێ لاوانەیە برسی و بێت مشکی هیلاکە تااقەتی هیچ نییە جەستە و هیلاکە لەم کاتا بخەوە وەکو پێم وتن کاتژمێر 1 باشە کاتژمێرێکی نیوەڕۆ هەتا کاتژمێر 3 دوانی وەڕۆ یان باڵمی 3 ئاسر یان 3 کەبانەیە لەو کاتا بخۆن ئەم ڕۆتینە 3 ڕۆژی بەیانیانەکات باشە بۆ 3 ڕۆژی بەیانیان ئیسفادی لێ ئەەکەن دواتر کاستان لەخەو ساعت 3 نوێژی عەسرەکەیت دوای 9 ساعت قورئانە خوێنیت و زیکرەکان دەکەیت زیکری ئێواران و لە دوای ئەوە باڵێن لە کاتژمێر 4 لە کاتژمێر 4 ئێوارە هەتا کاتژمێر بۆ نمونە 5:30 ئێوارە تۆسچیەکی ساییەکەیت لەو کاتەیە باشە ئیتر تۆ ئیعازەی بە مێشکەڵی ئەو نینەماوە بانک چەند خۆشە تۆزێکی تر ڕۆژۆکە مەشکێنم تۆسێکی تر نانە خۆمەهای تر تاو بەجددیتر شەرمە ینی هەموو دەقەیبی لەوکێتەوە بڵی برسیم و هیچم بۆ ناکرێ و سایم بۆ ناکرێ نانە بۆ شێوازەمە بە جستی خۆ بەجێ ینی بە شێوازێکی پتە و ڕابێنە حتا گەر بۆ نمونە وەکەڵە 48 ساعتی ژنان نەخۆی ینی ئەم نەبیری لە خواردن مەکەنەوە نەبیر لەوە مەکەنەوە کە تۆ هیلاکی بەبێ خواردنی ئیلا هیچی بۆ ناکرێ بەبێ ئەوەی کە نازان مایدە و پڕ نەبێ ساوی بۆ ناکرێ نە واس لەو بیانوانە بێنین کەسێکی بەهێز بن کەساتێکی بتەوە بۆ خۆتان دروست بکەن لاانە بڵێ بەدەست خۆمانیە وڵای زۆر شت هەیە بەدەستی خۆمانە حتا خۆشم جاری وایە نەبیر لە برسێتێکم و ڕۆژی وایە هەر برسیمە بێڵم هیچم بۆ ناکرێ هیچم بۆ ناکرێ ینی سێرگەم شتەکە بەدەستی خۆمە هەنە ڕۆژێکی تری شێڵم ئەو بەجددی تا ئایوشوری تۆ چۆنە ئەموو دەقەی بڵی برسی و نازام چی سێکە زۆبەی کارەکان ئەنجامێن کاواتە مشتی مشکی خۆمانە هەموو دەقەیبی لە شتێ بکەیتەوە بڵی برسیم و هیچم بۆ ناکرێت تەبان وایە پێچوانەکەشی ڕاستە دواتر کاتژمێر 5:30 واسە سایکردن ئەهێنن ئەو کاتژمێرونی وا بێ زۆر بەدقەتەوە سایی لە چ شتێکا بکەن من ناڵم ئیلا بێسایلەوانێکی دیاری کراوەکەن بۆ نمونە بڵم ئیلا بێسایلەوانەی زانستیا بکەن ئیلا بێسایلەوانی ئەدەبیا بکەن ئیلا بێسایلەوانی ئاسانە بکەن یان قورسا بکەن هەڵبژاردنەکە ئێمە دەستی خۆتان بەڵام ئەوەی کە خۆم بە باشی بزانم ئەوەیە کە ئەگەر بێت و تۆ سایی بکەیت لەو کاتەیە زیاتر شەوان مندا ئەنەم بۆ ئەوەی کە سایە بکەی مەسەلە هات بابەتەکە قوروز بەیان زۆر بێ لەو ساعت و نیوەشە دابنی بۆ بابەتێک کە زۆر پێویستی بە تەرکیز نەبێت چونکە وەکو پێم وتن ئەشێت زۆربەتان ئەو بیانوەتان هەبێ بڵێن وڵا برسیم و نازانم چی لەم کاتەیە بۆ چێ ساعت و نیوەتان بڕوە ئەتوانن سای لە دەرسێکی ئاسانە بکەن بەڵام ئەگەر یەکێکنەوە خوێندکارانی کە بەلاتانەوە گرنگ نییە ئەها برسێتی ئەو شتانە هەتا کاتی بانک بەڕای من چونکە ئێوە ینی مایدەتان خاڵیە شتێکی زۆر باشە چکە تەرکیزتان لەو پەڕیایەتی ئەتوانن سای لە وانە قورسەکان بکەن وەکو پێم وتن ئەم دوو اختیارە ئێمە دەستی خۆتان لەوەی کەسایی لە دەرسی قورسا بکەن یان ئاسان ینی ئەگەڕێتەوە سەر توانای خۆتان ئەگەڕێتەوە سەر تاقی خۆتان گرنگ ئەوەی بە فیڕۆینێن ئیتر سایی لە دەرسی قورسکەیە ئاسان گرنگ ئەوەی ئەو ساعت و نیوە بە فیڕۆ نەڕوە لە دوای ئەو ساعت 5:30 تقریبا ئێستا ساعت 6:10 ئەو ناوبانگەیە ئیتر لەو کاتیا هەڵبم چن بۆ مەتبەخ یارمەتی دایکتان بن لە شتێکە لە سفرەیەکە حتا ئەگەر کوڕیش بن قەیچێکە ینی وەکو پێم وتن لە ژیانە بە شێوازێ بژین هەر هەنگاوی کە تۆ عینی بڵی خوایگیان بە چاکە بۆم بنووسە ئیتر کە حتا یارمەتی دایکێ بێ بۆنیێتەوە کە خوای گەورە لێو ڕازی بێت کا دایکە لێو ڕازی بێت ینی چەند خۆشە تۆ یارمەتی دایکێ بێ یا مەسەلە شتێکی بۆ پاکەیتەوە قابێ پشۆی گسکێ بێ سفری بەربانک ئامادە بکەی لە دوای ئەوە هەنە کاتە هەر ئەمانێتەوە بەڕای من هەڵبا بۆ نمونە هەمووتان ئەگەر حتا خوێندکار بن یا خوێندکار نەبن ئەگەر بۆ نمونە ساعت 5:30 شتەکان حازر بکەی تا ئەبێ بە ساعت چارێکێکی پێ بچێ من باسی خواردن لێنە چێژ لە نانوشت ناکەم و زۆری پێچی یاخوا لە شێو دایکانە هەمدان ساخوێ من باسی ئەواکەم کە تۆ وەکو خوێندکارێک یا وەکو کەسێکی ئاسایی یارمەتی دایکە بێ تەنها چارەکی 20 دقە ینی هەڵبڵ و چارەکی 20 دقەیە هەموو شتەکان لەسەر سفرەکە حازرکە مەڵی یاڵا 5 دقە پێش بانگ شتەکان حازرەکەم بۆ چونکە خێرترین کاتیان با بڵین بەرەکەترین کاتیان نازام چ ناوێکی لێ برم ینی ئەو کاتی کە تیا
دوعا زۆر گیرایە نزیکەی 20 دقة پێش بانگیشە ڕاستە کاتی ئەوەی کە بانگ ئەیە طبعا ئەوە کاتێکی زۆر باشە بۆی کە دوعا بکەی بەڵام پێش ئەوش تکا بە فێڕۆمێن بۆ نمونە 20 دقة ینی ساعتە پێش بانگە تۆ مەچۆ قسە لەگەڵ هاوڕێکە تا بکەیت تەلەفۆن بکەی یان توزام شەڕ بکەیت و ڕەبی نازام چینە بەجددی کاتێکی زۆر باش و پڕبارەکەتە هەوڵ بە ئەو کاتە بقۆزەرەوە تێر دوعا بکە لەو کاتەیە زیکر بکە چەند تەسبیحت زیکر مەسەلا ئەستەغفر الله لا إله إلا الله أو ذكراني ك لبيجا كان دا أن ريت هول بقى هم لموبايلك دا سيفكو يعني بابلين صلوات دان بروجي بتواني 1000 صلوات بي يعني أو كتانا بقوزرو بو أو دعانا بو أو كارجرينجاني كتايبة بابلين قيامتي إن شاء الله إن جا لدواي أوه لدواي أو كاتر بابلين نان أخذ بربانك كانوا خاي قريش الله رجيا ملاك تام قبول كات طبعا هەوڵبن سفرەکە با بەجێ مێڵن یارمەتی دایکتان بن سفرەکە کۆکەنەوانە قاپەکەم شۆن قیچەکە ئەسڵان بە خۆشتان باشە ها دابنیشی جستێکی تەمەڵ دەبێ هەڵبن هەمیشە بجوڵن ئیتر دەستان بێ بجوڵە قاشتان بێ بجوڵە باشە بەدام حتا قەپشۆرنەکە شۆتوانی زیکر بکەن ئەتوان گوێ لە بابەتێکی بەسوود بگرن اینجا با بڵێن من ناڵم ڕاستە خۆ سعی بکە نا لە دوای ئەوی کە بۆ نمونە قاپەشێت و تۆ نانەخۆیت و نوێژی مەغریب ئەکەی ساعت ئەبێ بە ساعت 7 دوای حوتا حوتونیو بابلن تو خەریکی قاپ شۆردنەوە بابەتانە بیت ئەگەر ژوورەکە ڕێ بخەیان چی دوای کاتژمێر حوتونیو تا کاتژمێر نزیکەی 8 تا 8 و 10 دقة نوێژی عیشا بکە لەگەڵ نوێژی تەراویحە بەڕاستی ینی خۆتان نەزانن ڕەنگە لە منیش باشتر بزانن کە پاداشتی ئەو نوێژە چەند زۆرە بۆیە هەوڵبن ئەو نوێژە لە دەستمێن ئینشاءالله تا ئەتوانن دوعا بکەن ینی دوعای هەرچێک بێکەوە خوێندکارن دوعای سەرکەوتن بێ بەدەستێنانی نمرەی بەرز بە یەکەم بوون بێ ینی هەرچێک بێک بەڵام بیریشتان نەچێت دوعا بۆ ینی تەنها ئەم دنیاتان مەکەن ینی ئەو دنیاشتان خۆش بکەن ینی بۆ ویکە بڵێ خوای گیامان خەیتە بەهەشت توزام خوای گیان ئینشاءالله بەلیقائی خۆتمان شاد بکەی بە فردۆس العەلا شادمان بکەی ئیتر کۆمەڵە دوعای تری تایبەت کە خۆت حەز بکەی تایبەت بێ بەو دنیات لە بیری نەکەیت بۆی تەنها ئەم دنیا و لە بیر نەبێ هەوڵ بە ئەو دنیاش زۆر وەکو ئەم دنیا لەم دنیا باشتر لە بیرە بێ ئینشاءالله اینجا تقریبا وەکوتم لە ساعت 8 یان 8 و 10 دقة کە تۆ نوێژێ تەواو کرد دەستەکەیتەوە بە سایکردن هەتا ساعت چەند هەتا ساعت دا یان دەونی و ئیتر تا ئەو کاتی کە ئەخەویت باشە ئیتر دا ئەخەوی دەونی و ئەخەویە 11 ئەخەوی هەتا ئەو کاتە تۆ سایی ئەەکەیت مەڵێ ئیلا من ئەبێ بۆ نمونە مامەسام چەند کاتژمێر سایی بکەم ئێستا ڕاست ڕەنگە هەنێ جار لەبەر ئەوەی کە وەک ئەڵێ بیان و ئێوە ببڕم جاریوە کاتژمێرێکتان پێ بڵم بەڵام من خۆم شخصی خۆم گەشتمەتە و قەناعەتی کە زۆر باوەڕم بۆ نییە ئیلا کاتژمێرێکی زۆر سایی بکەی بۆ نمونە خوێندکار ئەڵێ باشە من لە ڕۆژەکە مەسەلێک خوێندکارێکی زیرەکە ئەڵێ من لە ڕۆژەکە تەنها 2 کاتژمێر سایی بکەم ینی وا سێرەکات ئەم کاتژمێرانی کە دانراوە تەنها ژمارەیەکە کە تۆ بۆ نمونە 7 کاتژمێر سایی بکەی یان 3 کاتژمێر ساییکەی بەڕای من وەکو یەک وایە بۆ مەرجی کە بۆ نمونە جاریوە تۆ 7 کاتژمێر ساییەکەی بەڵام ئەو 7 کاتژمێرە هەر قەلەقی هەر ئەترسییان بۆ نمونە جاریوە موبایلەکە دەگری بەدەستەوە دەمێ ساییەکی دەمێ موبایلەکە دەگری بەدەستەوە دەمێ سێ تەلەڤیزیۆنەکەی بەڵام خوێندکارێکی تر ئەوانەی هیچی ناکات تەنها تەرکیزی لەسەر ساییەکەیەتی تەنها 3 کاتژمێری بەسەر ڕۆژەکەی کەواتە پێم بڵێن مامۆستا تۆ ئەو ڕۆتینەی بۆ ئێمە داناوە کاتەکەی زۆر کەمان بۆ ساییکردن تۆ ئەگەر بێت و بە تەرکیزی باشەوە سایی بکەی لە هەموو ئەو شتانی کە ینی تەرکیزە لا ئەبات لەوانی کایتر موبایل بێ مەسەلە تەلەفۆنکردن بێ سیرکردنی تەلەڤیزیۆن بێ ئەها ژاو چوزانم لەو شتانە بێ خۆت بە دوور بگرە بەخوای گەورە ئەو سایەکە ئێکی هەم بەرەکەتی تێکەی لەم ڕەمەزانەیە هەم ینی مێشکی و تەرکیزە زۆر باشە بێت ئەو قسەی لە من وەربگرن کاتان یەکەم لە ئەزمموی خۆمەوەکەتانەڵم کاتژمێر سایی مەکەن بڵێن ئیلا مادەم ئەمڕۆ مەسەلە 3 کاتژمێر سایم کردو وڵی بەز نییە وڵا دەرناچم وڵات چی وڵات سایم باش نەکردوونە بۆ شێوازە مەبە ها کوالیتی گرنگترە لە چەندێتی هەمیشە کوالیتی گرنگترە هەوڵ بە ئەگەر بۆ نمونێک کاتژمێریش بە ڕۆژانە یە کاتژمێر سایی بکە بەڵام ئەو پەڕی تەرکیزە لەو کاتژمێرەیە بێت یعنی موبایل و هیچ هەموو شتێک لا بە هەموو شتێک بچۆرە ژوورێکەوە کڵێ هەر مێرە دەرەوە تا مەسەلا لەو کاتژمێرە سایەکی خۆتەکەی هیچ لەگەڵەوانیم تۆ کاتژمێر بە بەرداوامی سایەکی بەڵام لە قسەکەم تێ بکەن بەبەستمەوەی کە تۆ بەڵێنی شتێکەیە ئەبێ لەو کاتیا جێبەجێ بکەی بڵێ ئیلا بێ لەم تەرکیزم زۆر باش بکەم لەم کاتژمێرە لەم ساعاتەیە کە هەمە باشە کەواتە ئەم ڕۆتینی کە من بۆ بەیانیان بۆ ئێوەم دانا پێش هەموو شتێک ئەم ڕۆتینە بۆ شتە جێبەجێ ناکرێ مەسەلە تو ئیمتیحانی 20ەکە هەبێت لەوەیە ئینشاءالله هەوڵێم ئەگەر کاتم هەبێت بش بەخوای گەورە لەم چەند ڕۆژەی داهاتووترە بە زووترین کات بۆتاندا بنێم لەوەی کە چۆن بتوانین لە ڕەمەزانیشە هەم ئیمتیحانی 20ەکە هەبێ سایی بکەی هەم سایی ڕۆژانەشە هەبێ ئەمە بە شێوەیەکی گشتیە
ئەگەر ڕۆژێکی ئاسایی و هەبێت کە هیچ ئیمتیحان و شتێکە نەبێت تەنها سعی ڕۆژانە هەبێت ئەتوانی ئەم ڕۆتینە جێبەجێ بکەیت و لە هەمان کاتیشە ئەتوانم بڵێم خوێندکارانی پۆلی 12 تا ڕادەیەک لەوانەیە کەمتر بگرێتەوە ئەتوان ئەوانیش جێبەجێ بکەن بەڵام ئەو کاتژمێرانی کە ئەزانن بۆ نمونە نەجارە هەبوو بۆ پشودان دامناوە ئەتوان ئەو کاتژمێرانە کەمتر بکەنەوە بۆ خۆتان ینی حتا ینی خوێندکارانی پۆلی 12 ئیسفادەی لێکن لەم ڤیدۆیە یان لەم ڕۆتینە ئێوەکو خوێندکارەکانی ترنی کە سایتان کەمتر بێ سایتان زۆرترە بتانەوە نێتانەوە بۆ ئەمەش تا ڕادێک پێویستان بە کاتی زۆرتر هەیە و ئەبێت تەرکیزیشتان زیاتر بکەن یعنی هەڵبان بۆ نمونە گەر توانیتان مەسەلا کەسێکی تر ئەگەر قاپەکان مەسەلا بشوە ئێوە نەیشۆن ینی یاکە خۆشتان حتا قاپشردن چیە چەندێکە پێچێ بەڵام ینی بەس بۆی بیانوە ئێوە ببڕم ینی هەڵبن شتێ ئەو کاری کە ئەزان کاتی زۆرتان لێ ئەبادوای ئەبێ بە بیان و بەسەرتانە ئەڵێن وڵا ئەگەر فلانشتم نەکردیا دەرەجی بەرزمێنە هەڵبن خۆتان ئەو بیانوانە بنبڕ بکەن و سای خۆتان بکەنتیایە اینجا هەر بە پێم ڕۆتینە بێ کاتە کاتژمێردا وەکوتم یان کاتژمێر تر بینیدا بۆ 11 تر تۆ بێ بخەویت ینی تۆ بێ 11 لە ناو جێگاویت و خەوت بێتی تابانە بە زیکرەکانی پێش خەوتن لە یاد نەکەن قورئان خوێندن لە یاد نەکەن باشە خەوتن بە دەستنوێژەوە لەبیر نەکەن خەوتن لەسەر لای ڕاست و ئەگەر بۆ نمونە خەوشتان لە نەکەو ینی هەل ناو جێگەکەیە بن ئەتوان کتێب بخوێنەوە گوێ قورئانێکی پیرۆز بگرن گوێ لە کتێبێکی دەنگی بگرن گوێ لە پۆدکاستێک بگرن هەتا خەوتان لەکەوە یان هەر زیکر بکەن بۆی و کاتە جوانەتان نەڕوا ئەمە سەبارەت بۆ خوێندکارانی کە بەیانیانن باشەمە ڕۆتینی بەیانیان لە هەمان کاتە ئەو خوێندکارانی کانی وەڕوانن ئەتوانن بە هەمان ڕۆتینی شەو بەردەوام بن مەسەلا کە ئەڵم کاتژمێردا بۆ 11 بخەون ئێوەش بە هەمان شێوە و کاتا بخەون ئەگەر بێت و وەکو پێم وتن ئێوە ڕۆتینێکی دیاریکراوتان نەبێت ئەم ڕۆتینە تەطبیق بکەن باشە ساعت 11 ئەخەون ساعت 3 هەڵەسن نەخەو وەکو پێم وتن بە هەمان ڕۆتین و بە هەمان شێوازی ئەوەی کە بەیانیان بن هەڵەسن بۆ پرسش و تاعات و عیبادات انشاءالله خۆی گەورەی لە هەموو لای قبول بکە و دواتر هەڵەسن بۆ ئەوەی کە خۆتان خواردنی پاشێ و ئامادە بکەن و دوای نوێژەکەن و دوای قورئانە خوێن و زیکرەکانی بەیانیانەکەن با بڵین تا ساعت 6 با بڵین ساعت 6 دواتر هەتا ساعت چەنێ هەتا ساعت 8 باشە چیەکەن ئەتوانن لەو کاتەیە ئێوە سعی بکەن ینی 2 ساعتانە بێت بەیانیەکەی بۆی سعیتیا بکەن جا کاتژمێرێکیدا ئەنن بۆ ئەوی کە پێداچوونەوە بە هەمووانەکانە بکەن کە لە ئاخیرەکە دیای بنێ کاتژمێرێکیشدا ئەنی بۆ سایر دەرسێکە کرد بە هیچ شێک ئەو سعی نەکرد بێ باشە کاتە ئیلا بێت و ئەو کاتژمێرە دابنی بۆ پێداچوونەوە هەمووانەکانی کە ئەو ڕۆژە هەتا دواتر ئەتوانن لە کاتژمێر 8 بخەونەوە هەتا کاتژمێر 11 بەیانی ئەمە اختیارێکی تر ئەوەیە کە کەوتم ساعت 6 سعی بکەن وتم ساعت 6 تا ساعت 8 سعی بکەن ئەتوانن ساعت 8 تا 9 سعی بکەن بەڵام زەبان پشوتیایە بینەکەی ئەتوانن ئەم ڕۆتینان جێبەجێ بکەن ینی لەوەی کە 3 ساعت سعی بکەن و 2 ساعت بخەونەوە ئەگەر توانیتان ینی تێرخەو بوون ئەوە خێراناخێر ئەگەریش تێرخەو نەبوون ئەتوانن هەر ساعت 6 تا 8 سعی بکەن ئەگەر بێت و نیوەڕوان بن دواتر 8 بەیانی بخەونەوە هەتا ساعت 11 نیوەڕۆ دواتر ئیتر 11 هەڵەسن نەخەو خۆتان ئامادەکەن بۆ قوتابخانە عینەن شت کاتەکانتان بە فیڕۆنێن گوێ لە شتێ بگرن گوێ لە قورئانی پیرۆز بگرن گوێ لە توزان پۆدکاستێ بگرن لە شیعرێکی باش بگرن لە بابەتێکی بەسوود هەرچێک گرنگ ئەوی کاتەکە و نەڕوات بە زیاد زیکر بکەن لە کاتی خۆ ئامادەکردن بۆ قوتابخانەتانە لە کاتی ڕۆشتنتان بۆ قوتابخانە ئیتر گریمان ئەگەر ساعت مەسەلە تو 12 ئیتر بەتەواوەتی دەرستان دەست پێەکە بەعام ئەوانی کە نیوەڕوانن ساعت 5 لێ ئەبنەوە باشە دوای ینی 4 هەنێکیان 4 هەنێکیشتان 5 بەس با بڵین ئەگەر 5 لێ ببنەوە کاتژمێر 5 کە هاتنەوە ماڵەوە تا ساعت با بڵین 5 و نیو یان ئەو ناوە ئیتر ئیسراحەتەکەن باشە بە هیچ شوێنە سایە نە هیچ شتێکە مەترسن تەنها بۆ نمونەیەنەوە ئەگەر نوێشتان نەکرد بە لە مەکتەب لە ماڵ و نوێژەی ئەسرتانەکەن لە دواترا کە ئیسراحەتێکتان کرد ئەتوان یارمەتی دێکتان بن لە نانوشتە لە دوای ئەوە کە پێم وتن ئەو کاتە زۆ گرنگە دوعایتیا بکەن ینی 20 دقیقە تقریبا پێش بانکی ئێوارە هەنێ دوعا و شتی تایبەت بە خۆتان ئامادە بکەن حەز بکەن لە دنیا و لە قیامەتان ئینشاءالله خۆی گەورە یارمەتیتان بات و هەر شتێک کە بتانەوێ خۆی گەورە لە دنیا و لە قیامەتە پێتان با لەو کاتەیە ئامادە بکەن ئەو لیستە و لەو کاتەیە بپاڕۆنە لە خۆی گەورە دواتر ئیتر نانی باڵین ئێوارە خۆت بەربانگەکەنەوە دواتر ئەتوانم بڵم ئەتوانن هەما ڕۆتین پێڕۆ بکەن و کە بەیانیانن ینی کە ئیتر تۆ باڵین لە بەربانگەکەنەوە نوێژەکەن و قاپەشوی تو توزام ئێستا لانێ بڵێ مامۆستا کەم برین مام بکرێنە ڕۆزەیە بە قەپەکەم شوێ
گریمان تۆ تا ساعت حوت خەریکی نانخوارد و قاپۆشتانە بیت با دیسان باسی بکەمەوە ساعت حوت تا ساعت حوت و نیو خۆی حوت تا حوت و نیو وابزان بوو قاپشۆردن و شتەکەیە بەسی تر مەسەلا حتا ئێوەش قابنەشۆنیا ئیشی شتێک نەکەن ئەتوانێت و کاتەیە کتێبێ بخوێنەوە گوێ لە وتارێکی ئاینی بگرن چونزانم شتێ بکەن کە ئیتر خۆتان حەزتانە بێت دواتر حوت و نیو تا ساعت 8 یا 8 دقیقة خەریکی ئەنجامدانی نوێژی تەراویح بن و لە دوای ئەوە دەست بکەن بە سعیکردن هەتا ساعت 10 بۆ 11 باشە کەواتە وەکو پێم وتین ئەمەش بە هەمان شێوە ڕۆتینێکە بۆ خوێندکارانی کەنیوەڕوان و کە ئیمتیحانتان نییە یعنی ئەمە ڕۆژانی ئاساییە باسی ئەو ناکەم کە ئیمتیحانتان هەبێ ئەگەر خۆشتان زیرەک بوون ئەو بۆتان باز ناکەم ینی خۆتان بزانن چۆن ئەگەر ئیمتیحانتان هەبێ کاتەکانتاندا باشکەن بەس ئەگەر نازانن لە کۆمنتان بۆ بنووسن ئینشاءالله هەوڵێم لە ڤیدیۆکە ئامادە بکەم لەوەی کە چۆن تۆ بتوانین لە هەمان کاتە سعی بکەیت و سعی ڕۆژانە و تاقیکردنەوەی 20 هەبێ کەواتەم ڕۆتینی کە باسم کرد وەکو ئاماژەم پێیە خوێندکارێک سوودی لێبینێ کە بە هیچ شێوەی خۆی ڕۆتینێکی دیاریکراوی نەبێت و نەزانێت کاتەکانی چۆنێکە خات وەکو پێم وتن ئەم نەلاواز مەبن بڵێن وەڵام من لە دوای پارشێوە ئیلا بێ بخەومەوە یعنی بەڕاستی کاتێکە حیفم لێیە یعنی هەم لەلایانی دنیا و هەم لەلایانی قیامەتەوە بەخوا بەڕاستی کە ئەو کاتە باشە جوانە و هەیە پڕبەرەکەتە و هەیە مێشکەلە و پەڕی تەرکیزیایەتی تۆ بۆچی ئەخەویتەوە یعنی خەوچی شتێکمان چی ئیسفادەیەکمان پێگەینێ نەڵم تۆ مەخەوە قەینا تۆ شەوکەی ئەخەویت بەڵام لە ڕەمەزانە عادەتەن تقریبا خەوشت تێکەچێت بەڵام کە خەوتێکەچێ مانێ ئەوێ دینامان لێ بێتەوە یەک و نازام نەزانین چی بکەین ئەسڵان شتێکی زۆر باشە مرۆڤ هەر لەسەر ڕۆتینەی بێڕۆتینی بێ بێزارە بێت قەیچێکە با جاجا خۆمان تێک بچێت و معنای حەقیقی بۆ خۆ بگێڕینەوە یعنی ئێمەش کە شەو ئەخەوین و بەیانیەکەشی کاتژمێرە 2 کاتژمێرە خەوینەوە بەڕاستی و خۆ بۆ ئێمە زۆر باش و ئیسفادی لێ یەکین بەڵام نەک ئەوەی کە بۆ نمونە تۆ شەو بخەوی و دیسان پاشۆ بخەویتەوە دیسان بێتەوە لە مەکتەب بخەوی یعنی چی لەو خۆ بکەین نەزانم بخەوە ڕۆژەکەمان هیچ بەرەکەتی تێنایە سبحان الله ئەگەر بخەوینەوە بتر ئەم ڕۆتینی کە باسم کرد هیوادارم جێبەجێ بکەن و پلانی ڕۆژانە کە لە هەموو شتێک گرنگترە و هەموو کاتێ باسیەکەم ئەبێت تۆ پلانی ڕۆژانە دابنێ کە پێت ئەڵە من تەنها بەشێکی گشتی باسم کرد خۆتوانم برد بمەوە بەڵام من نەزانم لە ژیانی تۆیا چ شتێک هەیە کە بێجێبەجێکی بۆ نمونە خوێندکار هەیە بەسەرا لێ وەڵام من کتێبە خوێنم و یەکێکی ترە لێ وەڵام من ئەچم بۆ جیم نازانێکێکی ترە لێ وەڵام ئێمە چیم بۆ گەڕان و بەسەردانی تۆ تر ئەبێ خۆ کاتەکانی خۆدا بەش بکەی من بەشێکی گشتی ئەم ڕۆتینم خستە بەردەستێ بەڵامی تر تۆ ئەتوانی هەنێ پشوو هەیە لەو کاتەیە قوربانی بە هەنێ پشوو بی ئەگەر تو یەکێک لەوانی کە کارێکی تو نازانم کۆمەڵشتی تر ئەکی لە پاڵێ بۆ ئەوی کە فرێ کارەکانی ترە بکەویت بەڵام دووبارەی ئەکەمەوە ئەگەر تۆ خوێندکار بیا خوێندکار نەبی هەر پێشێکە هەبێ بەیانیانەکەی 2-3 کاتژمێری سەرەتای بەیانیان یعنی ئەتوانی هەموو کارێکی تیا بکەی قورستنی کارەکانی کە تۆ هەتا لەسەر شانێ لەو کاتە جێبەجێ بکەی چەند خۆشایی تۆ بیانێکی زووکە ئەو کارانە و ئەنجامە زۆر متمانە و بەخۆتە بە هەستێکی شتێکی گەورە و کردو لەو ڕۆژەیە هەستەکەی ڕۆژەکە و بەرەکەتی تەیە هەستەکەی ئەمە جێکی زۆر گەورە و بەتی هێناوە لە ژیانتا لەو ڕۆژەیە اینجا من چونکە لە یوتیوبەکەمە هەموو خوێندکارێک بینێرمە تقریبا لە پۆلی باڵین 4 سەرەتایی باڵین بۆ سەرەوە ئەین لە سەرەتایی ناوەندی ئامادەی کە من ڤیدیۆک ئەەکەم یان قسێک ئەەکەم مەرجنی ینی بۆ تۆ خوێندکار بگونجێ بەتەواوەتی 100% بڵێ وەڵام مامساڕیان وای وتیاڵەوە من ناتوانم ینی وەکڵ بەرپرس بم لەو شتانە بەڵام ڕەنگە بۆ نمونە ئەم ڤیدیۆ کە تۆ لە خوێندکاری سەرەتایی بیسێ ڤیدیۆ بکەی گریمان من و تۆمە 4 بۆ 5 ساعت تقریبا هەمووی ئەکاتە 4 بۆ 5 ساعت ساییکردن لە ڕۆژێکە سعی بکەیت تۆ گوێ لەم نەگری کە تۆ خوێندکارێکی سەرەتایی پێویست ناکەونە سعی بکەیت یعنی من بەشێکی گشتی باسی یەکەم ئەشێ تۆ کەمتری کەیتەوە بۆ نمونە 2 ساعتی لێ لابە ساعتێکی یاری پلیستیشنەکەی ساعتێکی تو زامە چیتە دەرەوە یاریەکەی کاتە یان بۆ نمونە تۆ خوێندکارێکی ناوەندی جیاوازی لە خوێندکارێکە ئامادەیە ئەو کاتە تۆ ئەبێت باڵین کاتژمێرەکانی سایکردنی کەمتر بکەیتەوە تۆ کە خوێندکارێکی ئامادەی تقریبا ئەنی خوێندکار ئەڵێ وەڵام من پۆلی 12 سعیم زۆرە بەڵام هەتا زانکۆ نەبینی نەزان سایکردن چۆنەوە چەند زۆرە بەڵام بەگشتی ئەگەر تۆ خوێندکاری ئامادەی جیاوازی لە خوێندکارێکە بۆ نمونە لە زانکۆ بێت و هەڵبە ئەوائل بێت ئەو خوێندکاریکە لە زانکۆیچکاوان سعی زۆرتران لەسەرە یان کە تۆ خوێندکارێکی پۆلی 12 بێت جیاوازی لە خوێندکارێکە لە سەرەتایی بێت کە لە پۆلی 11 بێت یا کە لە پۆلی 10 بێت کاتە ئەمانی کە باس یەکەم شتی گشتین وەکو پێم وتە نابێت تۆ ئیلا کەوشتانی منوتم تۆ جێبەجێ بکەی بەڵام ئەتوانی سود لە ئەو فکرە و بیرۆکانە وەربگری کە من لە ڤیدیۆکە باس یەکەم باشە لە شێوازی هەستان و خەوتن و توزام هەنێشتی تر ئەتوانی ئیسفادی لێ بکەی بەڵام تۆ ناتوانانی 100% ئیسفادە لەم ڤیدیۆ بکەی لە ژیانتانە هەوڵ بن بە شێوازێک بن ئیلا 100% شتێک مەکەن بەڕاست حتا منیش مرۆڤم منیش غەڵەتەکەم مەرج نییە شتێکی ئێڵم 100% ڕاست بێ بەڵام مەرجیش نییە هەمووی غەڵەت بێ کەواتە هەوڵ بنەوەی کە بۆ ژیانی تۆ ئیسفادی لێ ئەکەیت و سوودی لێ بینی وەری بگرە ئەوشی کە ئەزانی سوودی بۆ تۆنی و زیانی بۆت هەیە کە من هەوڵما شتێ باسکەم کە ئەسڵەن زیانی نەبێ بەڵام
وەکوتم منیش مرۆڤم و لە غەڵەت بە دوور نیم، ئەشێ شتێکم باس کرد بێ زیانی هەبێ ئەو کاتێ ئێوە دەرکی پێ بکەن ئەتوان ئەو جێبەجێ نەکەن و خۆتانی لێلا بن و لە ژیانتانە فڕی بەنە دەرەوە. و لە کۆتاییشە هیوادارم سووددا لە ڤیدیۆکە بینی بێ، هیوادارم ڕۆتینێکی زۆر باش بۆ خۆتان دابنن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە و بیرتانە خەمەوە دوعاتان بێ نەچێ هەم بۆ خۆتان هەم بۆ کوردی موسڵمان لە هەموو دنیاە، هەم بۆ موسڵمانەکانی شاری غەزا لە وڵاتی فەڵەستین، دوعا بۆ ئەوانیش لە بیر نەکەن و هەموو ئەو کوردە ئەزیزانی کە لە شاری هەولێر و لە شاری دوهۆک و زاخۆ بوون و زیانیان بەرکەوتۆ بۆ هۆی ئەو لافاوی کە ڕوویا بوو. خۆی گەورە ئینشەڵڵا قەرەبووی هەموو لایەکتان بکاتەوە و خۆی گەورە ئینشەڵڵا سەرکەوتو و سەرفرازی دنیا و قیامەتان بکات. ئەمانەتی خۆی گەورە بن هەتا ڤیدیۆی داهاتووترمان. خواتان لەگەڵ بێ.